خەڵکی کە ناتوانێت بەڵێ کاکسەرۆی لە تاکە هاوڵاتیەک بکەین کە لەسەرەوەی تەنگ ساختەنکەرێکە ژینگە پیسەکە بەڵام دەستی حکوومەت لە خەتاباری ئەوەی دیارە زۆر دروستە لە ناو جەرگەی شارە کاک فەرمان یعنی ئەزانی یەک شتێ ئێمە بۆ خۆی بەس بەتەنە ناڵێن شۆفێری ئەو تەنکەرە ئێمە دەڵێن ئەو کەسەی کە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم تەنکەرە وەربگەڕێت ئیتر ئایا ئەو کاتە ئەو هۆکارە مەسەلەن هۆکارەکە ڕێگاوبانە هۆکارەکە هاتوچوویەکە نەیتوانێت هیچ مەرجێکی تونند و تۆڵی ینی ئەو یاسایە بسەپێنێ بەسەر ئەو شۆفێرەدا یاخود ئەو لایەنەی کە با بڵێن ئەو نەوتەی بۆ دەبایان هەرێکێک لەو کەسانی کە لایەنی پەیوەندیدارە ئەمەش ڕیشی دادگاکانە ئەو کەسانی کە لایەنی پەیوەندیدارن بیان دۆزێتەوە و سزای ژینگەیان بدات. بەڵێ پرسیارێکە ئەوەیە دەوری پارێزگا و سەرۆکی شارەوانی چییە لە هەڵمەتی ڕنگاڵەی ژینگە؟ بەدڵنیاییەوە یانی پارێزگا و سەرۆکایەتی شارەوانی ڕۆڵی زۆر سەرەکی دەگێڕن لە ناوەندی قەزاکان و لە ناوەندی پارێزگاکاندا و ئەسڵەن پارێزگا ینی سەرۆکی ئەنجومەنی ژینگەییە لەو پارێزگایەدا بەڵام تا چەند یعنی دەتوانێت کار بکات لەسەر ئەوەی کە ڕۆڵی هەبێت لە پاراستن و پاگڕاگررتنی ژینگەدا ئەمە دەکەوێتە سەرویستی ئەو کەسەی کە پارێزگایە یاخود ئەو بەرپرسیارەتی ئەو پۆستەیە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی ژینگەی بەگشتی ئەگەر سیر بکەین ینی جێگەی خۆشحاڵیمانە بەجددی ینی من ئەوە نەشارمەوە ینی لە پارێزگای سلێمانی ناتوانن من بەڕاستی و کوڵی لەوە بکەم بڵێم هەر نووسراوێکمە ئاراستی پارێزگای سلێمانی کردبێت بەجددی وەڵاممان نەدرابێتەوە ینی هەر نووسراوێکمە ئاراستە کردووە زۆر بەجددی وەڵاممان دراوەتەوە کا لەسەر بەشێک لە پێشنیارەکانمان کراوە و ئاراستی سەررجەم ئەو لایەنە پەیوەندیدارانی تریش کراوە کە ینی پەیوەندیان بە ژینگەوە هەبوو بەڵامی تر هەندێک جار هەیە ڕەنگە ئەو لایەنانی تر کە پەیوەندیان بە ژینگەوە هەبوو بێ ئەوان کاری جدیان نەکردێت لەسەر بەڵێ ببوورە کاتێک ئەم ئەوانی کە کار بەدەستن یاخود با بڵێن لێرەیە مەسوولن خۆیان کۆمەڵێ پۆستەر و لە کاتی پرۆسی هەڵبژاردنە ژینگە پیسەکان بەڵام لەگەڵ ئەوەیە کە سزایەک بۆ شارەوانی سزایەکی داناوە بۆ هەر کەسێک کە خاوەنی کاندیدا با بڵێ بۆ دەنگ بەرزکردنەوەی خۆی دوای ئەوە ئاگاداریەوە کراونەتەوە سزایان بۆ دانراوە کە ژینگە پاکەنەوە و پۆستەرانە لێکەنەوە. خۆ من یعنی پێم وتی کاک فەرمان ئاماژەم پێدا بەوەی کە ئێمە یعنی ئەو کەسانی کە بەرپرسن کێن لە دوجاردا تاکەکانی کۆمەلگای ئێمن ئێمەش ئاماژەمان بەوە کرد کە بەشێکی زۆر لە تاکەکانی کۆمەلگای ئێمە ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز نییە ئەمە بەو واتایشی کە بەشێک لەو کەسانی کە بەرپرسن یاخود دەسەڵاتیان هەیە ئاستی ڕۆشنبیری ژینگەیان لە ئاستێکی باڵادا نییە بۆیە ئێمە ینی لەیرانەدا بە نمونانی من بۆ ینی نمونەیەک لەسەر ناوچەیەک بێنینەوە ینی وای لە هات لە هەفتەیەکدا دەزانی لە 4 فەرمانگەدا ینی درەخت بڕایەوە ئێمە داوامان لە وحدەی داری و شارە کرد بۆەوەی کە خولی وەشاری ژینگەی بۆ بەڕێوبەری و فەرمانگە و تەواوی کارمەندەکانی و فەرمانگەیە بکاتەوە لە کاتێکانی یەکێک لەو فەرمانگانە ئەسڵەن خۆ یەکێکە لەو لایەنانی کە زۆر پەیوەندی بە ژینگەوە هەیە ینی ئاستی ڕۆشنبیری ژینگەی لەو ئاستە باڵایەدا نەبوو کە هەوڵ بدات لە جیاتی ئەوەی کە با بڵێن جیاتی ژینگە بدە هەوڵ بدا بۆەوەی کە پارێزگاری لە ژینگە بکات. بەڵێ پەیوەندیشکە وەردەگرین کاک شاخەوان بەڵێ فەرموو. سڵاو لە جەناب. زۆر سپاس. زۆر سپاس. هەڵبەتە مەسەلەی ژینگە بەداخەوە لەوانەیە بڵێم تاک بە تاکی خۆشمان لە وڵاتە بەڕاستی زۆر ناوشارە لە کۆمەڵێشدا بۆ مەسەلەی ژینگە تەنها ناکەوێتە سەر لایەنی پەیوەندیدار ڕاستە بەشێکێکەوێتەوە بەڵام ئەگەر ئێمە دیقەت بین هەر کەسە لە ماڵی خۆی و پێم وایە تەنها نمانێکی بچێنێ پێم وایە ئەمە تەئسیری خۆی بێت لەسەر مەسەلەی ژینگە وەڵام بەداخەوە من پرسیارێکی کەشم ئەوەیە یعنی شارەوانیش لە کۆمەڵێشتا زۆر کەم تەرخەمە بە حکمیەوە ئێمە بینیمانە چەندین نەمام و شت کە لێ دراوە بەڵام لە زەمانێکی زۆر کەما لە بێئاویە ئەمانە وشکی کردووە ئەمە ئەکەوێتەوە سەر شارەوانی بەڕاستی وەڵام یەک شتێکی کەشەیە خۆزگە بەداداچوێت بۆ ئەم جادەیەی چەقچەق بکرایە کە ئێواران خەڵکانێکی زۆر دائانشن بۆ مەی خواردنەوە بەڵام بەداخەوە ئەگەر بەیانی زوو بچیتە ئەم شوێنە دیقەتێک بی یعنی ئەمەی کە ئەمانەیەکەن من لەگەڵ حرمەتم بۆ تاک بەتاکی ئەم شارە بەڵام ناچێتە قاڵبی ئینسانێتەوە بەڕاستی هەچی شەوشت هەیە لەو سەرشەقامانە فڕێن و ئێشکێن و قوتۆکان بە هەماشەوە یعنی بەڕاستی خەڵک ئێمەوای لێهاتەوە بۆیە من ئەمان ڕووی دەکەم دەمەکەمە لایەنی شارانیش و لایەنی پەیوەندیدار سنوورێک بۆ ئەم جارەی چاقچەقدانین کە بەڕاستی زۆر بێلێزەریان کردەوە سپاسانەکە پێویستێتی بەڵێ دەست خۆش بۆ تۆ پرسیاریکرد نەبوو کاک شاخەوان کاگومێت بەڵێ فەرموو. ئەلو بەڵێ ئەم کاتێ جەنابە باش زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ جۆمان لێتە کاگومێت کاگومێت دیارە پەیوەندێکە بچڕە جوابی پرسیارەکەی کاک شاخەوان بینەوە ئەوەکو بۆچوونێک باسیەوەی کرد شارەوانی زۆر کەم تەرخەمە بەڵام ئەوەی کە بەلامەوە گرنگە باسی ڕێگای چەقچەق بکەیت کە
کە شەوانە تا درەنگ مەیتیان خوڕێتەوە دوای ئەوە گوێنیانە ژینگە و پاش ماوەکە لەو ناوە فڕێن ئایا سزای ئەوە چی؟ من پێم بێت ینی لەسەر من پێم خۆمان پێشتر قسەمان لەسەر کرد ئاماژەماندا بەوەی کە ئەمە تایبەتی بکەی بە شوێنەکانەوە ئەو شوێنانی کە دیارە ئاستی ینی لەو شوێنانە لە چاقچاق یاخود لە گۆیژە یاخود لە دەربەندیخان یاخود لە کەلا هەرێکێک لەوانە مرۆڤێک لێژی تاکێک لێژی کە لە دوجاردا ئێمە هەمومان یەک خاوەنی یەک کۆمەڵگەیان کە ویش کۆمەڵگەی کوردیە تەواوی ئەم تاکانە توانین بڵین کاتێک کە ینی هەوڵ بۆ ئەنجامدانی سەرپێچێکی ژینگەی دەدەن ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز نییە ئەگەر ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز بێت و ئەگەر چەندین خەڵک لەمانەش بە سزای ژینگەی بگەیەنرێن ئەوە لە دوجاردا ئەمانیش نابن بەهۆ کار بۆ پیسکردن و تێکدانی ژینگەی ئەو ناوچەیە بەڵام ئێمە لە هەمان کاتە دەپرسین لەو لایەنانەشی کە پەیوەندیدارن یاخود چاودێرن تا چەند توانیوانە ئەو کەسانی کە ئەو سەرپێچیانە ئەنجام دەدەن لە دژی ژینگە تا چەند توانیوانە ئەو کەسانە ڕوبەڕووی سزا بکەنەوە من پێم وابێت ئەو کاتە بەدڵسۆزیوە خواتەوە بەڵام کە مەست بوو بیرێتێت بەدڵەکان هەڵگرێتەوە با پرسیارێککە بکەین ئەوە سەرەتایی بە پارێزگابوونی هەڵەبجەیە کام سەروەر پرسیارەکەم ئەوەیە لە ڕووی ژینگەوە لەم شارە جوانە چی بکرێ باشە وەکو سەرەتایەک بڵێ وڵات دیارە ینی من ینی پڕ بەدڵ پیرۆزبایی لە تەواوی خەڵکی پارێزگای هەڵەبجەی شەهید دەکەم بە بۆنەی بوون بە پارێزگا کە ئەمە یانی یەکێکە لەو دیارە زۆر جوانانە کە ئەتوانین بڵێ نەک تەنها خەڵکی ئەو پارێزگا خۆشەویستە بەڵکوم تاک بە تاکی کوردستان ڕەنگە چاوەڕێ ئەوەی کردبێ کە ئەو هەڵەبجەی شەهید ببێ بە پارێزگا کە ئەمە زۆر جێکی خۆشحاڵیە بە دڵنیاییشەوە ینی ڕێگە هەیە ڕێگەی زۆر هەیە بۆ ئەوەی کە کار بکرێت بۆ پاکڕاگرتن و پاراستنی ژینگەی ئەو ناوچەیە لە ڕێگەی زیادکردنی ڕوبەری سەوزایی لە ڕێگەی ینی کردنەوەی فەرمانگەی ژینگەی لەو ناوچەیەدا و لە ڕێگەی خول و بەردەوامی سیمیناری ژینگەی لەو ناوچەیە و لە ڕێگەی زیادکردنی ڕێکخراوی ژینگەی لەو ناوچەیان لە ڕێگەی زۆر کار و چالاکیەوە دەتوانرێت هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری ژینگەی و هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە پارێزگاری لەو ژینگەی ئەو ناوچەیە بکرێت لەم ڕێگەیانەوە بەڵێ لە وڵاتێکە ژین بۆ تەنها لەناو سیاجێکە پارەکە بێت و خزمەت گوزاری هەبێ لەناو 1000 مەتری چوارگۆشەیە ئەی دوای دەرەوەی سیاجەکە کە وڵاتیشی وێرانە لەو پارکە ناچێت چۆن ئەمە ڕوونەکەیتەوە ئێمە گرنگی بە شار نایەن بەڵام بە پارک ئەم پارکە بێ بەڵێ ینی بزەبت کاگە فەرمانانی من زۆر هاوڕام لەسەر و قسەی جەنابەت ینی با ئێمە بین بە کۆڵانێکا تێبپەڕین کاتێککە بۆ کۆڵانە تێدەپەڕین گەر بڕۆین تەقە بدەین لە دەرگا ڕەنگە ینی لەناو ماڵێکدا دەکەس بژی بەڵام لە دوجاردا لەم دەکەسە ینی کاتێک کە تۆ تەماشا دەکەی تەنها 5 نەمام هەیە کە لە کاتێکا ڕەنگە هەر پێویست بێریکێک لەو تاکانە 3 نەمامی تایبەت بە خۆی هەبێت کە لە کاتێکا ڕەنگە گەر دراوسەکەیان دوو ینی ماڵێک بێت دوو کەسی تیا بژی ڕەنگە دەنەمامی هەبێ بەڵام لە دوجاردا ئەومان لەبیر نەچی ئەو ماڵی کە دەکەسەکەی تایە لە هەوای دراوسەکانیان بردووە ئەوەش دەتوانین ناوی لێ بنین حرامە یاخود ناوی لێ بنین لە جۆرێک لە بردن ینی بۆیە ینی زۆر پێویستە ینی کار لەسەرەوە بکرێت کە ڕوبەرە سەوزایەکانمان زیاد بکرێەوە تەنها نەک لە ڕێگەی دروستکردنی پارکەوە وەک ئاماژت پێدا یان لە ڕێگەی دروستکردنی ئەو سیاجانەوە بەڵکوم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بتوان لە ڕێگەی ماڵەکانی خۆیانەوە یاخود لەوەی کە ئێمە لە ساڵی 90ەکاندا ئاماژە بۆوە کرێت کە بە بۆنەی نەبوونی نەوتەوە ینی داربەڕۆکان لەم وڵاتە بڕاونەتەوە من دەپرسم ئەو کەسانی کە تەواوی ئەو داربەڕوانیان بڕیەوە لەو کاتا ڕەنگە بەهۆی نەبوونی و بەهۆی سەرماوە سۆڵەوە بڕی بێتیانەوە بەڵام لە ئێستا کە سەرماوە سۆڵە نەماوە لە ئێستا کە یعنی ئەتوانین بڵین سپاس بۆخوا کە نەبوونی لە بەشێک لە ماڵەکانی ئێمە کۆتایی پێهاتوو تا چەند توانیوانە قەرەبووی ئەو زیانانە بکەنەوە کە لە ساڵی 90ەکانە گەیاندویانە کاک سەروەر پێم باشە ئەگەر باز لە گیاندارەکەم بکەین ئەو ڕاوچانی کە بێویژدانانە سروشتی کوردستان لە ناوە بن ئەمانە کۆمەڵە سزای بۆ دانراوە سزای تونیش بێگومان بەڵێ باسێک لەوانە بکەیت ینی پێش هەموو شتیانی زۆر جێگەی خۆشحاڵی وەک ئاماژەم پێدا کە یاسای زۆر تایبەت بە ژینگە هەیە و ینی یاسای زۆر توندیش هەیە لەسەرەوەی کە ئەو کەسانە ینی بە سزای ژینگەی ئەم کەسانە وەرزیان هەیە بۆ ڕاوکردن تا ئێستا لە کوردستاندا پێم وا بێت جگە لە ماسی هیچ وەرزێکی تر نییە بۆ پێم وانە ینی بەڵام بە ئەمەش دەگەڕێتەوە یعنی زۆر جار وەک ئاماژەم پێداین بە پێی ناوچە دەگۆڕێ بە پێی ئەو کەسانی کە بەرپرسن لە ناو با بڵین فەرمانگەیەکدا یاخود لە نێوان بەشێکی ینی تایبەت بە ژینگە یاخود ئەو کەسانی کە بەرپرسن لە گرتنی ئەم کەسانیان سزادانی ئەم کەسانە ئەمانە دەگۆڕدرێت و زۆر جاریشەیە یعنی ئەمانەش لە دەسەڵاتی دادگاکانی شایە مەسەلەن زۆر جارەیە ئەو کەسانیان ڕۆڵی زۆر سەرەکیان هەیە بەشی پۆلیسی دارستان و
ژینگە یاخود ئەو لانایەنتری کە پەیوەندیدارن بە ژینگە و کەسانی کە سەرپێچی دەکەن یاخود ئەو باڵندە و ئاژەڵانە دەگرن یاخود لە ناویان دەبن دەگیرێن بەڵام لە دوجاردا ڕەنگەوە لە دەسەڵاتی دادگاکاندا بێت ئایا سزای توندیان دەدا یاخود ئازادیان دەکات بەڵام بە کۆی گشتەکەی دەتوانین بڵین یعنی تا ئێستا ینی سزایەکی زۆر توندی ئەو کەسانە نەدراوە کە سەرپێچی ژینگەیان لەو زۆر باوەڕاوکردن زیاتر لەو ناوچانی کە با بڵین ئاژەڵ و باڵندە و پەلەوەری لێ ینی ئێستا زۆر جێگەی خۆشحاڵێ بۆ منە لە گەرمیان نەبوو کام ناوچە کە زۆر دیارە لە ڕووی ئەم سەرپێچیکردنی یاسایەوە نازانم ینی من ئەوە دیاری بکەم بڵێم بەدڵنیایەوە بەڵام ینی زیاتریش ئەو ڕاوانەی کاتێکە دەکرێت یاخود ئەو ئاژەڵ و باڵندە و پەلەوەرانی کە دەکوژرێن بەداخەوە ئەمانە زۆربەی کات لەو ناوچانن کە ئاژەڵ و باڵندەی زۆری لێیە کە ئێستا خۆشبەختانە یعنی ئێستا بۆ منە لە گەرمیاندا کۆمەڵێک ئاسکی کێوی و حیواناتی کێوی تایە کە ئەمانە زۆر جێگەی خۆشحاڵین وە زۆر جێگەی خۆشێتی کە بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە تەواوی کارمەندان و بەرپرسانی بەشی پۆلیسی دارستان و ژینگە بکەم لە گەرمیاندا کە ئەوەندەی من ئاگاداری کارەکانیان بین وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر خۆنەویستانە و زۆر دڵسۆزانە کار دەکەن و تێدەکۆشن بۆ پاراستنی ئەو ئاژەڵ و باڵندان کاکسەرۆر خەڵکی بیانی هەیە بێتە کوردستانی خۆمانەوە بۆ ڕاوکردن من بەرنامەیەکم بینیوە لەسەرەوە تا ئێستا زاناریم لەوبارەیەوە نییە بەڵێ ئەوی وەڵام دانەوە چێ بۆ ئەوانەی کە بە دڵەشی فراوانەوە کۆمەڵی باڵندەی کێوی ئازاد دەکەن بە بڕای منە و کەسانە ینی پێش هەموو شتێک ینی پێشەوەی کە ئێمە هیچیان پێ بڵێن ئەو کەسانە ئەرکێکی خۆیان بەجێهێناوە و لە دۆجاریشدا ئەگەر ئێمە ینی بمانێ شتیان پێ بڵێن و زۆر پێویستشەکە پیان بڵین چونکە ئەگەر بین جیاوازیەک لە نێوەندی ئەو کەسانی کە دێنە و ینی ئاژەڵێک دەکوژ یاخود باڵندەیەک دەکوژێت لە نێوەندی ئەو کەسەشی کە دێت ئاژەڵێک یاخود باڵندەیەک ئازاد دەکا بەدڵنیایی و ڕێژەیەم کەسانە زۆر کەمترن بۆ ئەم کەسانە زۆر جێگەی ڕێزن ئەم کەسانە شایانی ئەوەن کە بەڕاستی ڕێزیان لێ بگیرێ و دەستخۆشییان لێ بکرێت لەو پێناوەی کە هەان بدرێن بۆ ئەوەی کە ئاژەڵ و باڵندەی کاریگەریشان لەسەر ئەو خەڵکانی تریشە بێت کە ڕاو دەکەن و ئاژەڵ و باڵندە و پەلەوەرەکان دەگرن و ئازادیان بکەن کاکسەرۆر تەنها ڕێز ئەی بۆ خەڵات ناکرێن بۆ بێتە نمونە بۆ خەڵکیکە بچاو لەوام بکەن بەدڵنیایی ینی ئێمە بۆ نمونە ینی ئێمە لە ماوەی ڕابردوو ینی لەلایەنێکێک لە ئەندامانی ڕێکخراوەکەمانەوە دوو کەومان پێدرا کە ئەو کەوە لە ماڵێکەوە ینی ڕۆشت بۆ ماڵی ئەوانەوە بە وتەی ئەندامەکەمان ینی ئێمە بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێنم بڕوانامی ڕێزێنانمان بەخشی بۆ ئەندامان و لەگەڵ بەشی پۆلیسی دارستان و ژینگە لە دەڤەری دەریاچەی دەربەندیخان لەو ناوچەیەمە ئازادمان کرد کە ئەمە زۆر جێگەی خۆشحاڵی بوو ینی کاریگەری لەسەر کۆمەڵێک هەواڵی تریش هەبوو بەڵێ ئەمانی کە ماسی ڕاوەکەن جاری وا هەیە بە تاک و بە دوودانە و سێدانە ڕاو ناکەن ڕوومانیان پێەیە هەم ئاوەکەش پیسەکەن کۆمەڵی ماسی ژەناوە بن لە کاتێک شەکە وەرزی ڕاوکردنی ماسی نییە ئەمانە تا چەند ساڵانە ڕۆیات بڵای بەدڵنیاییەوە ئەو زیاتر لە ئەو شوێنانی کە با بڵین دەریاچەی لێ یاخود با بڵین ئەو شوێنانەی کە زیاتر ماسیتیایدا دەژی لەو ناوچانە ڕوو دەدات و ینی لە ناوچەش بۆ ناوچەوە ئاماژەشم پێدا پێشتری لە کۆمەڵێک زۆر ڕوو ینی دەگۆڕدرێ بەڵام ئەوانە هەیە بەڵام خۆشبەختانە دەتوانین بڵێن لایەن بەشێک لە ینی پۆلیسی دارستان و ژینگەوە ئەو خەڵکانە بەشێک لەوانە ینی ئەو سەرپێکی کارانە دەگیرێن بەڵام سزاکانیان زۆر قرس نییە باسێک لەوە بکەی ئاستی هۆشداری ئێستای کۆمەلگا لە چاوجاران چۆنە ئێمە هەمیشە ینی زۆر گەشت بینانیانی دەڕوانینە داهاتوومان ینی وەک ئاماژەشم پێدا لە پێشتر زۆر جێگەی خۆشحاڵیە کە ینی ڕۆژ بە ڕۆژ یاخود ساڵ بە ساڵ ئاستی ڕۆشنبیری ژینگەیی تاکەکانی کۆمەلگەمان ڕوو لە زیادبوون دەکا و بە هیواشین لە ساڵانی ئایندەدا ئەو ڕێژەیە ڕوو لە زیادبوون بکا بۆ ئەوەی هەمومان ئەو کاتە بتوانین پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەین چونکە لە دوجار دەنابێەوەمان لەبیر بچێت ئێمەش ینی لە ڕێکخراوێکی ژینگەی یاخود چەند ڕێکخراوێک چەند ئەندامێک پێکاتوینە تەنها پارێزگاریکردن لە ژینگە ئەرکی سەرشانی ئێمە و ئەندامەکانی ڕێکخراوەکەی ئێمە نیە بەڵکوم ئەرکی سەرشانی هەمومانەوە هەمووشمان پێکەوە دەتوانین بیپارێزی. بەڵێ کاکسەروەر ساڵانە هەڵمەتی نەمامچاندن ئەگەر ئاگادار بیت تا چەند ئەکرێت؟ ساڵانە بەگشتی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک هەڵمەتی نەمامچاندن ئەنجام دەدرێت بە تایبەت بەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە چاندنی نەمام هۆبەی دارستان و پاوانەکانە یاخود بەشی باخچەکانە کە لە نێو شارەکاندا کار لەسەر ئەوەکەن ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە بەڵام ئەوەی کە زۆر جێگەی داخە ینی بەشێک لەو نەمامانە کە دەچێنرێت ئەوەندەی بیر لە چاندنی دەکرێتەوە ئەوەندەی بیر لە پاراستن و ئاودانی ناکرێتەوە کە ئەمە زۆر جێگەی داخە لە دوجاردا وەک ئاماژەم پێدا ساڵانە ژمارەیەکی زۆر نەمام دەچێنرێت بەڵام